دەستپێکی ئەم سەرساغیە کەسێک و هۆنە قوربانی کارەسەتا ئاردهەژێدا چه ترکاو سووری بێ و تایبەتی دەڤەرین کوردستانی چه کوردستانە باشوور بێ هەروە کوردستانە ڕۆژاوە تایبەتی باژاری عەفرین و جندێرس ئەم سەرساغیە ژوارە دخوازن و ئەم شفایەش کەسێن بریندارە دخوازن. بەڕاستی دەرباسبوونە دەستگا خێرخوازیە بەرزانی دەڤەرێن کوردستانی تایبەتی عەفرین و جندێرس جەمە جهێ پیرۆزیە بوو ئەم دەبێ پەیامێدا ئەم سوپاسیە جەنەبێ سەرۆک مسعود کردن و هەروەها سەرۆک و حکوومەتە هەرێما کوردستانی و گەلێ کوردستانی دەستی ئاریکاری و یارمەتیدانا دەڤەرێن کوردستانە سووری و یادیژی ئەم پیرۆزباییە دنا دەستگا خێرخوازی گوکاری بۆ ئیرۆ ئۆفیسە خۆلوێدێ بەکێ و لەسەر ڕەوشە ملەتێ مەلوێدێ و تایبەتی کارەسەتە و سەر ملەتێ مەداتینە ئەنجامێ عەردهەژێ ئەم سوپاسیاواتن بڕاستی کارێکی پیرۆزە و ئەم vê dixwazim ku Subel Hemîdê re netenê li Efrînê û li hemî bajarokê Kurdistana Sûrî ev dezgeh were ava kirin.